لەسەر پرسی یاسای نەوتوگاز زیاتر ڕادەوەستین میوانی تایبەتمان هەیە سەبارەت بەم پرسە گفتوگۆی لەگەڵەکەین دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس بۆ جەنابەت. دکتۆری دی ئەمڕۆ ماوەی 4 ڕۆژەکە شەندێکی حکوومەتی یاریمی کوردستان سەردانی بەغدای کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای نەوتوگاز ئەو بابەسی بودجەشکەمێکی دیکە یاکەین کە ئێستا گەیشتۆتە پەرلەمان. بزانین کە گفتوگۆکان بەکوێ گەیشتون. بەڕاستی ئەو گفتوگۆیانەی سەبارەت بە یاسای نەوت و گازە پێک هاتووە لەسەر ڕێککەوتن لەسەر بنەماکانی ئەو یاسایە. بنەماکانی ئەو یاسای وا دەخوازێکەوە عەقلیەتەکە بێت کە پێی دەڵێن عەقلیەتی فدرالی و عەقلیەتی ئیتیحادی. عەقلیەتی فدرالی و ئیتیحادی پێک هاتووە لەوەی کە چەند پێناسەیەکێ لەناو ئەو یاسایە کە زیاتر لە 36 پێناسەیە. ئەو 36 پێناسەیە لەسەر بنەما فەنیەکان ڕێک دەکەوێن. ئەو بنەما فەنیانە ئەساسێکە بۆ تەشریعکردنی ئەو یاسایە. یعنی بۆ نمونە پێناسەی حەقلی ئێستا ئەو حەقلانەی کە ئێستا هەیە و حەقلی داهاتوو کە دەدۆزرێتەوە جۆنیەتی دەرهێنانی نەوت مەسلەی پەرەسەندنی حەقلەکان مەسلەی کۆنتراکتکردن لەگەڵ کۆمپانیەکان ئەوانە هەمووی پێناسەی پێویستی هەیە بە یاساکە ئەنجا دەتوانین هەنگاوی پرۆژەی یاسای نەوت و گاز دابنین کە لەسەر بناغەی عەقلیەتی فدرالی بی نەک لەسەر بناغەی عەقلیەتی مەرکەزی بی. ئەمە ئەو یاسانەی کە ئێستا عێراق کاری پێدەکرێت یاساکانی ڕژێمی پێشووە کە ئاماژەی پێدەکاوە بەداخەوە ینی محکەمەی ئیتیحادیش لە دوایین بڕیاری سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ئاماژە بە یاسای وەزارەتی نەوتی عێراقی کرد کە لە ساڵی 76 بڵێن دانراوە. ئەو کاتی یعنی کەواتە ئێمە دەبێت لە دوای عەقلیەتی فدرالی بگەڕێن بۆ دانانی ئەم یاسایە. کەواتە ئەو هەنگاوە ئێستا حالی حاضر ڕێککەوتونە لەسەری تا ڕادەیەکی زۆر تەفاهوماتێکی باش هەیە ڕوئیایەکی ئیجابی هەیە کەشوهەوایەکی ئیجابی هەیە. ئێمە بناغەی دانوستانەکەمان ئیتیلافی ئیدارەی دەوڵەتە کە ئەساسی ئەو حکوومەتەشە. دوای ئەوە هەنگاوی دووەم دێتن کە ئەویش ئێمە وەکو حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی چۆن تێڕوانینێکی گشتگیر دروست دەکەین سەبارەت بەم یاسای. زۆر باش دکتۆر ئەوەی کە ئێستا باستان کرد لە یەک تێگەیشتن هەیە بەڵام ئەمانە هەمووی ڕێککەوتنێکی زارەکین. ئایا ئەم گفتوگانەی کە ئەکرێت سەردانی سەرۆک وەزیرانی عێراق بۆ ئێرە ئەمانە ئەکرێ ببێ بە بنەمای ڕێککەوتنێکی کۆنکرێتی و مەبەستمەوەیە بزانم ئەم شاندێک کە ئێستا چووە نەتیجەکەی چییە بێت کە ئەو هەفتەیە ئێستاوە بەردەوام لەوێ لە گفتوگۆن نەتیجەکەی چییە بێ بەڕایەوە؟ خۆی هەموو پرۆژە یاسایەک پێویستی بە زەمینە سازی هەیە. زەمینە سازیەکەش لە بواری ئیتیفاقی زارەکی دەست پێ دەکات. خۆشبەختانە ئیتیفاقی زارەکی دەستی پێ کردووە و هەنگاوی ژنراوە لەسەر دامەزراندنی یاخود نووسینی ڕەشنووسی ئەم پرۆژە یاسا گرنگە. ئێمە وڵاتێکین 1995 ئەتیمادمان لەسەر نەوتە کەواتە یاسای نەوت و گاز گرنگترین یاسا دەبێت بۆ ڕێخستنی ئەو کەرتە کە هەموو ملت ئەتیمادی لەسەر دەکا حکوومەت ئەتیمادی لەسەر دەکا. ئەو هەنگاوانەی کە نراوە تاکو ئێستا ئەو دروستکردنی ئەو کەش و هەوایەیە و لەسەر ئەم حاڵەتە ئێمە ئەوەمان کردووە ئیتیفاقمان کردووە لەگەڵ یەکتر بۆ ئەوەی کە بتوانین هەنگاوی نووسینی پرۆژە یاسای دەست پێ بکەین و ئەگەر بینە سەر واقع ئێستا حالی حاضر پرۆژە یاسایەک هەیە کە 2007 ئیتیحادی لەگەڵ 2011مان هەیە پرۆژە یاسایەکی دیکە بەڵام جیاوازی زۆرە ئەو دوو پرۆژە یاسایە ئەگە بەراوردێک بکەین پەرەسەندنەک دەبینین لەسەر چۆنیەتی یعنی دروستبوونی ئەم پرۆژە یاسایانە و بە تایبەتیش حکوومەتی عێراقی زیاتر پێشتر
تەرکیزی لەسەر دامەزراندنی کۆمپانیای نەوتی عێراقی هەبوو بەڵام ئەوش تووشی کێشە بوو و محکمەی ئیتیحادی ئەم کۆمپانیایە و یاساکەی ڕاگرتووە بە موقەتی تاکو دەگەینە یاسایەکی گشتگیر. بابینە سەر سەردانەکەی سوودانی کە ڕایگەاند لە هاتنەکەی ڕایگەاند کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەچێتە سەر هەژمارێکی بانکی مەبەست لەمە چییە؟ واتە کوردستان دەتوانێت خۆی نەوتەکەی بفرۆشێت داهاتەکەی ئەچێتە عێراق یاخود داهاتەکەی دێتەوە بۆ کوردستان چۆن ئەمە؟ بەڵێ ئەو یەکەم هەنگاو بۆ نووسینی پرۆژە یاسای بڵێن بودجا پێویستی بە ئیتیفاقەی سیاسیە بوو لەسەر کەرتی نەوت. ئەمە ئیتیفاقە ئەساسەکە لەسەرەوە ڕێکەوتنی سیاسی کراوە؟ بەڵێ ڕێکەوتن کراوە لەسەر ئێمە گەورەترین کێشەی ئێمە وەکو حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوە بوو کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆسیە بکەین. لە ناو بڵێن ئەم پرۆژەیە کە پێشکەش کراوە بە پەرلەمان ئێستا پێک هاتووە لەسەر چارەسەرکردنێکی کاتی بۆ ئەم کێشەیە. ئەویش پێک هاتووە لەوەی کە دان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بنێ و لەسەر ئەم دانپێنانەش سندوقێک دابنگرێت. کەواتە عێراق دان بە فرۆشتنی نەوتی زمنیان بەو فەقەرەیە دانێکی زمنی دەنێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگایەکی یاساییە هیچ کێشەی نییە بەڵام بە مەرجێک کە ئیرادەکانی بچێتە ئەم سندوقە و سەرفکردنی ئەم پارەیەش کە دێتن لە داهاتە نەوتیەکان بە شێوەیەکی هاوبەش نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی سەرف بکرێت. کەواتە ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە بە تایبەت دوای بڕیارەکەی محکمەی ئیتیحادی کە ڕێگر بوو بەرامبەر بە هەموو تەعاملاتێکی نەفتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لە دەستور کە دەستور حەقی داوە بە هەرێمی کوردستان ئەو نەوتەی. باشە دکتۆر ئەمێ بزانم عێراق مافی دەسوەردانی لەو داهاتە هەیە ئەو پارێکە دێتە هەژماری هەرێمی کوردستان و عێراق ئەتوانێت هیچ بەڕێوەبردنێکی بۆ بکات؟ چێ بەڕێوەیە؟ وەکو ئەوەی کە هاتووە ئیتیفاقەکە ئەویش ئەوەیە کە بە هاوبەشی بتوانرێت کە ئەم داهاتە مامەڵەی پێ بکرێ و کاری پێ بکرێ کەواتە ئەو تەنها وەکو چاودێرێک تەمەشای ئەم داهاتە. باشە دکتۆر بۆ خۆتان نەزانن یەکێک لەو لەمپەڕانەی کە لە بەردەمی پرۆژە یاسای نەوت و گاز بووە مادەی 140 لە هەمان کاتاکە خۆشی بۆ خۆی هێشتا یاساکە دەرنەچوو جێبەجێش نەکراوە. دەمەوێت بزانم لێرەیە لە ناوچە جێناکۆکەکان بۆ نمونە کێڵگەی نەوتی کەرکووک بە چ شێوەیە ئەبێت داهاتی کێڵگە نەوتیەکانی کەرکووک لەم کاتیا بە چ شێوەیە بێت ئەگەر ئەو یاسایی تر پەسەند بکرێت ئەوەی تریان ئەمێنێتەوە کەواتە هەر شتێک بە ناتەواوی هەیە. بەڵێ ئێمە ئەو ناوچەی جێناکۆکەکان بە پێی مادەی دەستوری 140 مامەلەی لەگەڵ دەکەین و لیژنەیەکی کاتی هەیە دەبێت پێک بهێنرێت لە داهاتوودا بۆ جێبەجێکردنی مادەی 140. ئێمە تەنها ئەو مشکلەیەمان نییە لەوێ ئەوانیش هەمان کێشیان هەیە لەبەر ئەوەی هەندێک حەقل هەیە لە مادەی لە ناو بڵێن ناوچەی جێناکۆکەکانە ئێمە بەڕێوەی دەبین بە هەمان دەبینین ئەوانێتی کە حکوومەتی عێراقی بەڕێوەی دەبا کەواتە ئاڵۆزیەک هەیە لەو ناوچەیە. ئەم بابەتە چارەسەر ناکرێت دەبێت بە واقع حاڵ مامەلەی لەگەڵ بکەین ئەو ژینگەی کە ئێستا هەیە چۆنە نابێت دەستکاری بکرێ بەڵام دەبێت چارەسەرێکی بنەڕەتی بدۆزرێتەوە بە دوو شێوە یەکەم پرۆژە یاسای نەوت و گاز دووەم چارەسەرکردنی ئەم کێشانە بە ڕێگای مادەی 140 و بڕیاری محکمەی ئیتیحادیشمان هەیە 2019 کە دەڵێ ئەم مادەیە ماوەتەوە لە ژیان ماوەتەوە و دەبێت چارەسەری بکرێ ئەو کێشانە هەموو چارەسەر بکرێ بە ڕێگای ئەم هەنگاوانەی کە بە پێی مادەی 140 پێویستە. باشە ئەوەی کە دێتە ئاراوە قەرزە ئەو شایستە داراییەکانە مەبەستم قەرزی کۆمپانیەکانە کێ دەیداتەوە؟ عێراق قەرزەکان دەداتەوە شایستە داراییەکانیان پێ ئەدات یاخود هەرێمی کوردستان لەو کات ئێمە دەبێت تعریفێکی گونجاو بدۆزینەوە بۆ قەرزی کۆمپانیەکان ئەگەر هاتوو قەرزی کۆمپانیەکان بە قەرزی سیادی لە قەڵم بدرێ بە
تەوەجوهی کەواتە دەچێتە ناو بڵێن بەشی نەفەقاتی سیادی کە سەر بە هەرێمی کوردستانە ئەویش لە بودجەکە 12.6 لەوە دەبڕدرێت بەڵام ئەمە شتێکە جارێ ماوە یعنی ئێمە ئیشی لەسەر بکەین لە ناو پەرلەمانی عێراقی کە بتوانین ئەمە ئەو قەرزانەش بخەینە سەر بڵێن نەفەقاتی سیادی عێراقی لەبەرەوەی ئێمە نەوتی هەموو بەسڕە بێ بڵێن دیالە بێ هەر شوێنێکتر بێ نەوتی عێراقە کەواتە نەفەقاتی سیادی سەر بە دەوڵەتی عێراقیە ئێمە دەبێت لەوێن دەرێ عینە بە مفاوەزات بتوانین چارەسەرێکی گونجای بۆ بدۆزینەوە تاکو بتوانین دەربچین و باشترین ڕێگاش ئەوەیە کە پابندبوونە بە بنەما دەستوریەکان مادەی 111 و 112 و 115 سپاس دەکەین دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت لەم بەشی هەواڵەکە سپاس بۆ وەڵامەکانیشت سپاس